بەناوی خوایەوە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەردەمە پرزانێرەکەتان چارە. ئەم ئێوارەیە باس لە توێژینەوەیشی زانستیەکەین کە یەکێک لە توێژەر و زاناکوردەکان ئەنجامی داوە لە شاری سلێمانی ماوەی 4 ساڵ بە توێژینەوەکەیەوە خەریک بووە. دەربارەی گەڕان بووە و سوودە تەندروستیەکانی جایە کە بە گیایی کاشما دەناسرێت لە زمانی کوردیدا. ئەم جیاچێکە لەو جانەی کە خودا بە شێوەیەکی خۆڕسک و سروشتی بەخشیوەتی بە مرۆڤایەتی و بە کوردستان و ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە ڕێگەکردن لە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە و هەروەها دژە ئۆکسێنەر و دژە بەکتریا و دژە کەڕوویەکی زۆر باشیشە. لێرەوە دەستەکەین بە گرافیکەکەمان دەربارەی شێرپەنجە کە یەکێکە لە کێشە گەورەکانی تەندروستی کۆمەڵ لە کوردستان و عێراق و سەرانسەری جیهاندا. و هەروەها ئەم نەخۆشیە کاریگەریکی زۆری هەیە لەسەر تاک و خێزان و کۆمەلگاکان وەک خۆشتان نەزانن ئەو کاتێک کە کەسێک لە خێزانەکە دەستنیشانەکرێت بە شێرپەنجە هەموو خێزانەکە بە نەخۆشیەکەەوە دەناڵێنن. و لە کوردستان و عێراقیشا لەم 20 ساڵی کۆتاییە لەبەر گۆڕانی ستایل ژیان و جۆری خواردنمان وەکو بەشەکانی تری جیهان دەستنیشانکردنی شێرپەنجە لە وڵاتی ئێمەشدا زیایی کردووە. هەن لەبەرەوەی کە بۆ خۆی ژمارەکە زیاد بووە و ژماری دانیشتوان زیاتر بووە و هاوکارەکانی دۆزینە و دەستنیشانکردنی زیاتر بووە. لە سلایدی دوایەمە دەچینە سەر باسکردن لە ئەو هەوڵانی کە دەدرێت بۆ ئەم بابەتە. و ژمارەکان بە تایبەتی دەربارەی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە کێچێکە لەو شێرپەنجانەی لە جگەلەوەی کە جین کاریگەری هەیە لە ئەوەی کە توش بین پێی یاخود دەستنیشان بکەین پێی قەڵەوی و بە تایبەتی قەڵەوی ناوچەی ورگ و کەمەر هۆکارێکی مەترسیدارە بۆ توشبوون بەم نەخۆشیە. توێژینەوەکان ئاماژە بۆ دەدەن کە دەڵێن یەکێکە لە باوترین و بەڵبراوترین جۆرەکانی شێرپەنجە و نزیکەی لە سایادەی توشبووەکان پێگەنن. بەمانایەکی تر لە هەردا کەسێک کە دەستنیشان نەکرێن بە شێرپەنجە جیاوازەکان کەسێکیان دەستنیشان کراوی شێرپەنجەی کۆڵۆنە. ئەم داتانەمان لە توێژینەوەکەی خات و دکتۆر هێرشوو وەرگرتووە کە ئەوەشی ئاماژە پێداوەکە دەکرێت لە هەندێک توێژینەوە داوا دەربکەوێت کە دووەم هۆکاری مردنی ئەو بەڕێزانی دەستنیشانکراوی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بێتیاندا. و لە داتاکانی ساڵی 2022 دەرکەوتووە کە لە سەرانسەری جیهاندا نزیکەی 2 ملیۆن کەس دەستنیشانکراوی جۆرە جیاوازەکانی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکەن. باش. بچینە سەر چی دوایەوە برادران کە باسی بکەین بۆ بینەرانی بەڕێز. ئەگەر چی لە داتاکۆنەکانە دەرکەوتبوو کە زۆرینە و بەڕێزانی کە دەستنیشانکراوی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکەن تەمەنیان لە سەر و 50 ساڵەوەیە تانانەت دەگوترا کە لە خوارد 40 ساڵەوە زۆر بەکەمی دەکرێم نەخۆشە دەرکەوێ، بەڵام لە 10 ساڵی کۆتاییە دەرکەوت کە دەکرێت لە خوارد 40 ساڵانی شۆ دەرکەوێت و لە توێژینەوەیەکی داتاکانی نەخۆشخانی هیوا کە پێشتیش لە بەرنامەدا بەکارمان هێناوە بۆمان دەرکەوت کە لە 3 کەسی دەستنیشانکراوی شێرپەنجەی کۆڵۆن بەداخەوە کەسێکیان تەمەنی لە خوار 40 ساڵەوەیە. بە مانایەکی تر شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە یاخود دەنجار کە پێی دەوترێت لە ناو خەڵکە شێرپەنجەی کۆڵۆن و کۆم دەکرێت لە بەساڵاتچۆکان و لە گەنجەکانیشا دەربکەوێت و هۆکاری مەترسیدار زیاتر بووە لە کۆمەلگاکەی ئێمەدا. بەڵێ باش. زۆر گرنگە دەربارەی ئەم بابەتە کە باس لەوە بکەین بۆ ڕێگەگرتن لە توشبوون بە شێرپەنجە بەگشتی و شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بە تایبەتی هۆکارەکانی خۆپارێزی بەکاربێنین کە دەست پێەکەین لە شێوازەکانی ژیانکردنی تەندروست. شێوازەکانی ژیانکردنی تەندروست بریتین لە چی؟ بریتین لە خەوی ڕێکوپێک کاتژمێر 10 شەو بۆ 6 بەیانی خەوی ڕێکوپێکە، کۆنتڕۆڵکردنی خواردن و وەرزشکردنی ڕێکخراو لە هەفتەیەکدا 150 خولەک بەلای کەمەوە یان کاتە 2 ساعتون. جگەلەوە لە هۆکارەکانی ژیانکردنی تەندروست زۆر گرنگە کە کێشمان لە ڕادێکی تەندروستە بێڵینەوە بە تایبەتیش ناوچەی کەمەر. هەتا ئەم ساڵانەی دوایی باس لەوە دەکرا کە لە ناوچەی کەمەرە وا باشترە کە پیاوان ئەندازەی کەمەریان لە 100 سانتیم کەمتر بێ و خانمان ئەندازەی کەمەریان لە 88 سانتیمەتر کەمتر بێت. ئەم ئەندازەیە کە ئاپێوین چۆنە پێورێ لە پشتەوە بۆ ناوک بەیانیان باسکی ناشتا. بەڵام لە یەکێک لە بەرنامەکانی پێشووە بەڕێزانی پزیشکان باسییان لەوە کرد کە ئەم داتانە گۆڕانکاری بەسەرا هاتووە و ئێستا دەگوترێت بۆ پیاوان پێویستەکە ئەندازەی کەمەر لە 94 سانتیمەتر کەمتر بێ و بۆ خانمان لە 84 سانتیمەتر کەمتر بێ. هەموو ئەستوربوونیەکی کەمەر وەک زیادبوونی ورک لە پیاوان و لە خانمانە جگەلەوەی کە مەترسی توشبوونمان بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە زیاد دەکات، مەترسی توشبوونمان بە جۆری دووەمی شەکرە زیاد دەکات و
هەموو قەڵەویەک لە لەشی مرۆڤدا بەگشتی و ناوچەی کەمەر بە تایبەتی وەک وایفای سیگناڵە نێرێ بۆ خانە شێرپەنجەیەکان و وا دەکات کە مەترسی توژومان بە 13 جۆری شێرپەنجە زیاتر بێت. لەبەرەوە شێوازی ژیانی تەندروست لە ڕەخستنی خەو و خواردن و وەرزشکردن مەترسی توژبوونمان بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە و 13 جۆری تری شێرپەنجە و هەروەها جۆری دۆمی شەکرە کەمتر دەکاتەوە کە خۆتان نەزان شەکرەش نەخۆشیەکە کە ماکی زۆر لەگەڵ خۆی دادێنێت و دوورکەوتنەوە لە هۆکارەکانی مەترسی یەکێک لەوانە زیادەڕەویکردنە لە گۆشتی سوور زیادەڕەویکردن لە خواردنی گۆشتی سووردا مەترسی توژومان بە شێرپەنجەکان بە گشتی و شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بە تایبەتی زیاد دەکات. ئەگەرچی لەناو خەڵکە ئەوترێ شەکر خۆراکە بە خانە شێرپەنجەیەکان هەتاوەکو ئێستا هیچ توێژنیوەکی زانستی نیە و بسەلمێنەکە شەکر هۆکاری شێرپەنجەیە، بەڵام داتاکان و ڕێبەرە زانستیەکان ماژە بۆ دەدەن کە دەڵێن زیادەڕەویکردن لە گۆشتی سووردا کە لە هەفتەیەکە 70 گرام زیاتر ینی ئەمەندە زیاتر لە گۆشتی سوور مەترسی توژوونمان بە شێرپەنجە زیاتر دەکات و بە تایبەتی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە. جگە لەوەش گرنگیدان بە تەندروستی لە ڕێگەی ئەنجامدانی پشکنینی پێشوەختە. ئەنجامدانی پشکنینی پێشوەختە چییە؟ بریتیە لەوەی کە ئەو بەڕێزانی تەمەنیان چۆتە سەر و 50 ساڵەوە بەلای کەمەوە جارێک هەناوبینی کۆڵۆن ئەنجام بدەن. هەناوبینی کۆڵۆن چییە؟ ئەوەیە کە لە ڕێگەی کۆمەوە کامێرەیەک داخل دەکرێت کە خەڵک پێی دەڵێن نازوور بۆی کە دڵنیابین لە تەندروستی و سەلامەتی کۆڵۆن و ڕێکەی مرۆڤەکان. بەڵام هەندێک شتمان هەیە لە زانستە کە پێی دەوترێت ئاڵای سوور یەکێک لەوانە بریتیە لە بینینی خوێن لە کاتی پیساییکردندا دوو لە ڕوویەوە. دەبێت ئەوە بزانن کە بینینی خوێن لە هەر بەشێکی لەشی مرۆڤەوە جگەلەوەی کە بە نۆرمەڵی یا بە سروشتی دەبنرێت ئاڵای سوورە. بۆ نمونە لە خوشکانە ئەوانەی کە لە تەمەنی سووڕی مانگانەیان ئەگەر لە نێوان سووڕەکانە خوێن ببینرێت ئاڵای سوورە. ئەو خانمانەی کە لە سووڕی مانگانە ڕۆشتونەتەوە ئەگەر خوێن ببینرێت ئاڵای سوورە. هەر بە ڕێزێک چووە دەستشۆر بۆ دەست بە ئاوگەیاندن خوێنی بینی لە میز یاخود لە پیساییە ئاڵای سوورە نیشانەوەیە کە دەبێت سەردانی پزیشک بکەیت. هەر بە ڕێز لە کاتی دەمودانشتنە خوێنی بینی لە پووکی دێت ئاڵای سوورە، بەڵام ئەوەی پووکەکە زیاتر هەوکردنی پووکە و مەرج نییە نەخۆشی مەترسیداری وەک شێرپەنجە بێ. شێرپەنجە خەڵک ئەوەندە لێ دەترسێ کە ناوێرێن ناوەکەشی بێنێت و هەندێک جار پێی دەڵێ دەردە پیسەکە یاخود نەخۆشیە خراپەکە. ئەمە ئەو بابەتانە بوو کە باسمان کردن بۆ ئەوەی کە بزانین چۆن ڕێگە بگرین یاخو خۆپارێزی بکەین لە دەستنیشانکردنمان بە شێرپەنجە. جیای کاشماکێک لەو هەوڵانی کە دراوە بۆی کە بتوانرێت شتێک بدۆزرێتەوە کە ڕێگری بێت لە دەستنیشانکردن و توشبوونمان بە یاخود توشبوونمان بە شێرپەنجە و ئەمەش دەچێتە ناو خانەی ئەو گیانەوە کە بۆندارن وەکو نعنا، تەرخون و ڕۆزماری و ئەوانی تر. پرۆفیسۆری ئایدەرخات و دکتۆر هێش و سولەیمان تاکو ئێستا یەکێکە لەو بەڕێزانی کە یاخود هەر خۆیەت یەکێک نییە 10 ساڵە لەسەر یەکتری لە ساڵی 2014 تا 2024 یەکەمی سەر ئاستی هەمووی عێراق بووە لە ژمارە ئەو توێژینانی کە ئەنجامی داوە و بڵاو بوونەتەوە و بڵاوبوونەوەی توێژینەوەکانیشی لە گۆڤارە زانستیە جیهانی ئاسباڵەکانە بووە و هەتاوەکو ئێستا زیاتر لە 8 بەڕای ئختراع یاخود بڕۆنامەی داهێنانی لە ناوەندە نێودەوڵەتیەکانەوە پێدراوە و یەکێکە لەو زانانەی کە سوپاس بۆ خوا لە کوردستانە بوونی هەیە و لە کوردستان خزمەتەکە و میوانی ئەم بەرنامەیە بێ. داوام لە ژووری هەواڵ کرد بۆی کە بابەتێک لەسەر خاتوو دکتۆر هێش و ئامادە بکەن و لە هەواڵەکانە پەخش بێت و ئێمەش لە بەرنامەی چارەیە سوودی لێوەربگرینەوە. بە سوپاسێکی زۆرەوە بۆیان ئەنجام داین و بینەری ئەو راپۆرتابین و پاشەوە لەگەڵ خاتوو دکتۆر هێشووە گەڕێنەوە خزمەتان بۆ باسکردن لە جیای کاشما و لەگەڵ پرۆفیسۆر یاردەر دکتۆر دارا جەمیل باس لەو خۆراکانی تر دەکەین لەو سەوز و میوانی تر دەکەین کە دەکرێت ڕێگر بێت لە شێرپەنجە. لەگەڵمان خۆم ناومناوە گیای ئاڵتۆنی گیای زێڕین کە ڕوەکێک کە تەمەنی تەنها یەک مانگە ژیانێکی تەندروست و ماوە درێژ دەبەخشێتە مرۆڤەکان. بتوان ئەو گیایە کۆبکەنەوانی یاخود بتوان ئەو ڕووەکە لە کوێستانەکانی پێنجوێن دەڕێت و پێی دەوترێت گیای کاشما. ئەو گیایە مرۆڤ دەپارێزێت لە توشبوون با جۆرێکی شێرپەنجە و دەبێت تا چارەسەرێک بۆ لەناوبردنی خانە سەرەتاییەکانی
شێرپەنجە. شتەکانی بەکاردن هەر لێرەوە ئەم بەشەی لێکەن ئەو یگای هەمووی ئەجنن بەکارێنن یاری دەرێکە بۆی چارەسەرکی میایەکە بتوانێت زۆرتر باشتر و چاکتر و زووتر ئیش بکات لە عینەن کاتا بۆ ئەو کەسانێک کە لە قۆناغێکان تازە دەستنیشان کراون یاخود لە خێزانەکەیانە چەند کەسێکەیە بۆی ئەم گومانەکرێکە یەکێک بێت لەو کەسانی کە ئەمیش داهاتووە تووشی شێرپەنجە بێت ئەتوانێت بەکاری بهێنێت بۆی ئەو خانە شێرپەنجە کەمانی کە لەسەر تا و گەشەکەن بتوانێت بە شێوەیەکی تاواتی بنبڕیان کات و جیهازی بەرگری یاخود بەرگری لەشی ئەو کەسە زۆر بەرز بکاتەوانی و بتوانێت بە تاواتی خانە ناڕێکەکان لە شال نابرێت. ئەم پزیشکەی زانکۆی سلێمانی کە زیاتر لە 24 ساڵە توێژینەوە لە ڕوەکە خۆرسکەکاندا دەکات لەگەڵ تیمەکەیدا گیای کاشمایان ناوە گەی ئاڵتونی لەبەر سوودە گرنگەکەی لە چارەسەری شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە و نەخۆشی شەکرە و هاوکردنی ڕیخۆڵە و بەهێزکردنی بەرگری لەش. دکتۆرە هێشوو سلێمان بۆ توێژینەوەکەی جرجی بەکارهێناوە ئەو گیاندارەی تووشی نەخۆشی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە کردووە دوای ئەوە گای جۆری کاشمای وەک چارەسەر بەکارهێناوە دەرکەوتووە کە گیاندارەکە تەندروستی بەرەو باشتر چووە بەوەش بۆی دەرکەوتووە گیاکە هۆکارەیەک دەبێت بۆ بەرزکردنەوەی بەرگری لەش و زاڵبوون بەسەر نەخۆشیەکەیدا. گیای کاشما لای کوێستانەکانی پێنجێن دەڕوێت تەمەنی کورتە و تەنها یەک مانگە کە لە 15 تاوەکو 15 بوونی هەیە. ئەو ڕووەکە دەتوانرێت بە شێوەی سەوزا بەکاربهێنرێت یاخود زەرد بکرێت و بە مانگەکانی دیکال بگیرێت لە بەفرگردا یاخود بە وشکی وەک پاودەر بەکاردێت و وەکو چا دەخورێتەوە. ڕێنمایی هەموو هاڵاتیانەکەم لە وەرزی دەرچوونی دیاکە کە تقریبن لە 15 هەتاکو 15 تەنها یەکمان هەیە بتوان ئەو گیایە کۆبکەنەوانی یاخود بتوان ئەو گیان دەست بکەوێت و چەند جارێک لێ بخۆن وەکو تۆڵەکە یاخودەکە دەستیان بکەوێت بە ڕێژێکی زۆر بتوان وەکو بڵێن زەردی بکەن وەکو کنگەر هەڵی بگرن لە مانگی 11 دەری بێنن و سوودی لێ وەربگرن یاخود وشکیکەنەوە گەڵاکەیان لە شوێنێکی سێبەرە دوای پاکردنەوە و شتنەوەی وەکو پاودەرێک هەڵی بگرین لە کاتی پێویستە. توێژینەوەکانی ئەو پزیشکەی زانکۆی سلێمانی بەردەوامی دەبێت لە چارەسەری نەخۆشیەکان بەڕوەک و لە سەراستی عێراق ماوەی 10 ساڵە وەک یەکەم توێژەری ژێن لە بواری پزیشکی داناسراوە کە خاوەنی زیاتر لە 160 توێژینەوەیە و توانراوە نزیکەی 7000 جار توێژینەوەکانی وەک سەرچاوە لە جیهاندا بەکاربهێنرێت. ڕۆژ بە ڕۆژ داهێنان و توێژینەوەی نوێ ئەنجام دەدرێت بۆ دۆزینەوەی ڕێگە چارە تازەکان بۆ چارەسەری نەخۆشیە جۆرا و جۆرەکان. داهێنانەکەی دکتۆرەکەی زانکۆ لابواری ڕۆک وەک دەرمان و چارەسەر داهێنانێکی ترە و دەخرێتە سەر خەرمانی پێشکەوتنەکانی باری تەندروستی کە خزمەت بە تەندروستی گشتی و کۆمەڵ دەکات. بەنسبەت دکتۆرە هێشوو بەڕاستی کەسایەتێکی دیارە کەسێکی تابڵەی تێگەیشتووە کەسێکی ئەکادیمیە لە زانکۆ و لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی کەسێکە شایانی ئەوەیە کە پەنجەی بۆ درێژ بکرێت چونکە هەم لە ڕووی ئەوەی کە من وەکو هاوڕێک چەند ساڵەی ناسم پێشتریش هەر تەلەبە بووە لە لای خۆمان بەڕاستی یەکێکە لەو ئافرەتانەی کە تا بڵێ کەسێکی بەڕەوشتە ڕێک و پێکە هەتا بڵێ ڕازگۆیە تا بڵێ کەسێکی ئەکادیمیە مستەقەفە ئەمە زۆر مهمە بۆ مامۆستایەکی وەکو ئەو لە هەموو ڕێکەوە بەلای منەوە تا بڵێ کەسێکی تێگەیشتووە. بە چەند ساڵێکە بێ کە هاتۆتە کۆلێژی پزیشکی بەڕاستی کەسێکی زۆر تایبەتیە و ئەوەی کە زۆر تایە قاڵ بۆتەوە ئەوەیە کە بەردەوام خەریکی ئەنجامدانی توێژینەوەی زانستیە و هانی هاوڕێکانی شایە هانی ئێمەش ئەدا و یارمەتیمانەیە لە هەر قۆناغێکی توێژینەوەکانمانە کە ئەنجامی بین. بەڕاستی ئەم لە نادیرە یعنی ئەوەی کەوەها لەم کۆلێژی ئێمە بە دکتۆرە هێشوو ئەکرێت قناعەتکەن بە کەس ناکرێت ئەو ڕوحی هاوکاریە کە لە دکتۆرە هێشووە هەیە یعنی قناعەتکەن لە ژیانمە لە کەس دەمبینیوە لە کەس نەمبینیوە ئەو سوپەرڤایزەری کەوا دکتۆرە هێشوو بۆ تەلەبەکانی ئەیکات قناعەتکەن ئەتوانم ینی تەحەدا بکەم بڵێم کەس ناتوانێت ئەوە بکات. دکتۆرێکی زۆر بەڕێز و خۆشەویستی کۆلیجەکەمانە یەکێکە لەو دکتۆرانەی کە زۆر حەزی لە توێژینەوەیە بێجگەلەوە گیانێکی هاوکاری زۆری تێدایە. سڵاوتان لەبێ هاتینەوە خزمەتان لە بەردەمەکەی خۆتان چارە کە بە خۆشحاڵێکی زۆرەوە ئەو توێژەر و زانە مەزنی کە لە کوردستانە هەیە کە من ئێستا لە خزمەتیان وەکوایە لە بەرامبەر
شاخێک وەستا بێتم پرۆفیسۆری یاردەر دکتۆر هێشوو سەرسەر و سەرچاومان هاتی ماشەڵڵا و لەبێت جگە لە زانست و زانیاریەکە و تەواضع گەورەکە و کە ئێمە ماوەی سەعات و نیوەکە لێرە جەنابتمان عەزیز داوا بووی کە مقابلە ئەنجام بدەین دووبارە داوای لێبوردنەکەم و یەخوا بەخێر بێت سەرمان لێتان ناشارمەوە کە جێگەی شانازیە بۆ ئێمە کە خانمێک 10 ساڵ لەسەر یەکتری پڕتۆژینەوەترین زانای هەموو عێراق بێ و هەشت داهێنانی نێودەوڵەتی هەبێت و بڕوانامەکانی وەرگرت بێت و هیوادارم لە ڕاپۆرتەکەشە بە وردی باسی ئەم بابەتە کرابێت. جنابی پرۆفیسۆر بن هەر ئاوا لە خزمەتتا ناوت عەرزەکەم ئەزانم تایتڵە زانستێکە و جارەمەتی بام لە ڕووی ئەدەبەوە هەرەبێەوە بانگت بکەم ئەو توێژینەوانی کە جەنابەت کردوتە ئەو ئاستە زانستی کە جەنابەت پێی گەیشتووی دڵنیام لە هەر وڵاتێکی دنیاوێت دەستت ماچەکەن ئیش بکەیت هەر بۆ نمونە لە تایلند ئاگادارم کە پێش چەند ساڵێک مەدالیای مالیزیا سوپاسکە بۆت ڕاستکردنەوە لە مالیزیا مەدالیای پاشای ئەو وڵاتە وەرگرتووە بۆ ناچیتەوە لەوێ کار بکەیت معاشەکەشە باشترە و خەمنێ هەموو سەری مانگە مەعاژنێت و تاکو کۆتایی و لێرە خەریکی خزمەتکردن پێم خۆشە خزمەتی وڵاتێکی خۆم بکەم خزمەتی وڵاتیانی وڵاتێکی خۆم بکەم ئەوم پێ باشترە هەستەکەی ئەو ئاستە زانستی کە بەڕێزت هەتەوە ئەو توانایی کە هەتە بە باشی لێرە ڕێزی لێ ئەژیرێت نەخێر بەداخەوە چی بکرێت بۆی کە ڕێز لە خەڵکانی وەکو جەنابەت بگرێ بە ڕای جەنابەت گرنگترین شت بۆ توێژەر دابینکردنی داهاتە بەنگلیزیەکە کە پێوترێ فەند یان پێوترێ گرانت چکە گەر بێت و فەند و گرانت نەبێتەوە بێت لەسەر حسابی گیرفانی خۆت لە موچەکەی خۆت لە قوتی ژیانی خۆت و ماڵ و مناڵە بگریتەوانی و توێژنەوەیەکی پێ ئەنجام بدەیت چکە خۆت دەزانیت توێژینەوە زانستی پزیشکیەکان کولفەیەکی زۆری تێ ئەچێت یعنی چکە هەم تێستەکانیان گرانە هەرم ئەو شیکارینەیانی بۆیانەکەی گرانە و کاتی بڵاوکردنەوەی توێژینەوەکەش بڕێکی پارەت دەبێت هەندێک جار چکە زۆربەی گۆڤارەکان بە خۆڕایی نین ڕاستە من چەند گۆڤارێکی زۆر باشی خۆڕایی ئەزانم و کە کوالتیشان زۆر باشە پێپەرەکە ینی توێژنەوەکان تیا بڵاوکەم بەڵام لەگەڵەوە هەندێک جار ئامانجەکەی خۆ ناپێکی ئەتەوێت لە گۆڤارێکی تایبەت بڵاوکەیتەوە کە بزەبت تایبەتە بە و توێژنەوەی کە تۆ کردوتە بەڵام سەرێکی بڕێکی پاری زۆر داواکات بۆ نەجاری واگاتە $3000 بەڵام $3000 سەرێکی لەوە چ قوتی 40 ڕۆژ 50 ڕۆژی تۆ بێت ئەو کاتە ئەبێ ینی بڵێ لە خۆت بگریتەوانێ بۆیە ینی گرنگترین شت کە ڕێز لە توێژەر بگرێ بەڕاستی بۆی بتوانێت جێ و پێگی خۆی هەبێ دابینکردنی گرانتە دابینکردنی فەندا من چەندەها جار داواکاریم پێشکەش کردووە لە ڕێ سەرکایەتی زانکۆوە پرۆپۆزڵم تەقدیم کردووە بۆ وەزارەت بەڵام بەداخۆ تا ئێستا هەر بۆی قەیرانی ئابووریەوە نەمتوانیم هیچ فەندێکی ناوخۆ بەدەستبێنم هەرچەندە دوو فەندی دەرەکیم هەیە بۆ بڵاوکردنەوەی توێژینەوەکانم سپاسەکەم تەنها بۆ کولفەی بڵاوکردنەوەی توێژینەوەکە نەک بۆ تێچۆکەی نابێت چکەوان لەگەڵ ڕێزمە با من زانایکی بەناو بانگ بم بەڵام ئەوان دڵنیانین ئەو مادەنی کە بەکارهێنم ئایا ڕاستە من ئەو نرخم پێیاوە چۆن بگاتە دەسم خۆتانزان شپمێن کەواتە گواستنەوەی مادەکیمیایەکان بۆ عێراق تۆزێ سەختە بۆیە تەنها ئەوان ئەو بڕپارەیان بۆ من دابین کردووە دوو گرانتە گرانتێکی سعودی و گرانتێکی مالیزیە بۆ حەقی بڵاوکردنەوەی توێژینەوەکان واتە ئەو پارێکەی بۆ گۆڤارە لە بریەوەیکەوە بۆ بڵاوەکاتەوانێ حەزەکەم سەرنجتان بۆ ڕابکێشم پێش 11 ساڵ کە من لە بەریتانیان خوێندێکێک لەو شتانی کە پرۆفیسۆرەکانی ئەوێ شانازیان پێوا کرد وەرگرتنی فەند بوو کە بەڕاستی بۆ من هەر بۆ زانیاریی تازە بوو کە جەنابی فەرمووی دوودانە فەندم هەیە لە سعودی و لە مالیزیا کە تەنها بۆ بڵاوکردنەوەکەی بەشکم ئەمە خوایە خەڵکی ئێمەش کۆمپانیا زەبەلاحەکان و ئەو بەڕێزانی کە قەراراتی دەوڵەتیان بەدەستە بتوانن هاوکاری بەدایان زانێ وەکو پرۆفیسۆر دکتۆر هێشومان هەیە کە ئەتوانێ سەری وڵاتەکە و سەری کوردستان و کورد بەرزتر بکاتەوە خۆچکە خۆی سەری بەرز کردوەوە ئەسڵان بەرزتر بکاتەوە لەو ڕێگاوی کە هاوکاری بکرێ یاخوا بکرێ جەنابی پرۆفیسۆر ئێمە خزمەتت بۆ بابەتی توێژینەوەکەت بۆی کە ئەوەندەی تر بێتاقەتت نەکەم خۆ ئەزان بۆ بابەتە چەند بێتاقەتی لە دۆزینەوەی هەوڵەکانی دۆزینەوەی دەرمانی دژە شێرپەنجەیە زۆر لەوە باسەکرێت کە شتێک بێت هەم دژە شێرپەنجە بێ هەم کاریگەری لاوەشی کەم بێ معلومی جەنابتە لە کیمۆتەراپیا و کەسانی کە بۆیانە لە چارەسەری کیمیان بۆ کرێ بەلای کەمەوە قژیانەوەرێ دەمیان تووشی برینە بێ کێشیان داڵبەزێ پێستیان تێگەچی هەتاوەکو کۆتاییەکەی ئالەم بابەتانەوە جەنابتان چیتان کردو لەم توێژینەوە هەڵتان بۆ چیەوە بەڵێ ئاماجی سەرەکیم توێژینەمان بریتێ لە دەستنیشانکردنی یایەکی ئاڵتوونی با بڵێم یایەکی زێڕین کە لە کوردستانە
بە شێوەیەکی سروشتی ئەڕوێت بەبێ ئەوەی کە دەستی مرۆڤیتیا بێت و لە کوێستانەکانی ناوچەی پێنجوێنە هەیە کە چۆن لە ئێمە بەڕاستی ئێمە دیارێکی خوایە بۆ میلەتی کورد بەڵام بەداخەوە تا ئێستا تا ئەم دقیق قسە لەگەڵ بەڕێستانەکەم ئێمە گروپەکەی ئێمە کە من خۆم ریسێرچیم مێواتە تیمێکی توێژینەوەم هەیە ئێمە یەکەم گروپین لەسەر ئاستی کوردستانە کە توانیمانە ئەم گیایە بەکاربهێنین لە چارەسەرکردنی شێرپەنجە ڕاست ئێمە توێژینەوەکمان لەسەر ئاژەڵ کردووە چکە خۆی بنەماکانی توێژینەوە هەروایە ناتوانین ڕاستەوخۆ لەسەر مرۆڤ بیکەی ئێمە هەنگاوی یەکەممان بڕیوە کە لەسەر ئاژەڵ واتە ئاژێڵی تاقیگە لەسەر جشت کردومانە و دەرەنجامێکی زۆر باشمان بەدەست گشتووە کە یەکسانە یاخود هاوتایە لەگەڵ داتا جیهانیەکان کە ئەتوانی ئەم گیایە بە شێوەیەکی سەرکەوتوانە و بە شێوەیەکی سەلامەت ئەو قۆناغانە ببڕێ کە ئەتوانێت خانەکانی شێرپەنجە لە ناوبەرێت و کەمی کاتەوانێ ئەوەی کە ئێستا پڕ بە شاشەکە ئیبینن وێنەی جای کاشمایە کە جەنابی پرۆفیسۆر عەزیزی شێشاوە وێنەکەی بۆ ناردوین بۆی کە بیناسن ئەم جایە جەنابی پرۆفیسۆر لە چ فەسلێکە ئەڕوێت وەکو فەرمووت مادام لە کوێستانە بێت و دەستی مرۆڤیتان بێ ئەوەیە کە لە زمانی زانستیاڵن فول ئۆرگانیکە ینی نەمادەی کیمیایی تایە نە هیچی تیا لە گەورەکردنیە هەموو وەرزەکان هەیە خودە وەرزێکی تایبەتە لە وەرزێکی تایبەتە هەیە لە ناوەڕاستی مانگی پێنجەوە تقریبا تاوکو ناوەڕاستی مانگی شەش لەو کاتی ئێمە ئەتوانی کەوا سوود لە گەڵاکەی و لە گوڵەکەی و لە قەدەکی ببینین گیایەکی بچووکە خۆی یعنی ئەوە نیە وەکو شێوەی درەخت بێ چکەمە خۆی هێربەڵایە ینی گیایەکی پزیشکیە بە شێوەیەکی گیاڕۆت و گەڵاکانی زیاتر گەڵاکانی لە ناوچەی پێنجوێنە وەکو تۆڵەکە لێ ئەندێت وەکو تۆڵەکە هەچەند دوایە کە بەڕێستان پرسیاری تایبەتان هەبێت لەسەر ئامادەکردنی بڵێ ئەو کاتە بۆ هاوڵاتیان و خۆشەویستانی ڕوونەکەموانێک کە شێوازەکانی بەکارهێنانی چۆنە بەڵام لەوێ لە ناوچەی پێنجوێن من لە ڕێد و هاوڕێی خۆشەویستمەوە کە لێرە زۆر سوپاسیان کەم زۆرەخان و کاکدارە ئەوان بەڕاستی بوون هۆکارەوەی کە ئەم گیایە بەم بناسێنن کاتێکە لە گەشتێکی خێزانیان ڕۆشتین بۆ ناوچەکی خۆیان ئەم گیایان ئامادە کردبوو زۆر خۆش و بەلامەوە هەرچەنە خۆی تۆزێت تورتەکەی خۆی هەستەکەی تۆزێ ها قوڕکتەگرێت چکە بۆ منەوەکو تۆڵەکە نیە وەکو سڵق نییە بە ئاسانی بتوانانی قوتی بی تۆز گیاکانی سەختا گیاکانی ئەستورن زبریتایە بەڵام زۆرم بەلاوە خۆش بۆنەکەشی بۆنێکی تایبەتی ینی کاتێکە لە ماڵە لێ ئەندێ هەموو ماڵەکە ئەو بۆنە ئەگرێ درکە پرسیارم لێکردن باسێوان کردوتیانە ئەمە گیایەکی زێڕینە لە ناوچەی پێنجوێنە هەیە لە باو باپیرانەوە بۆمان ماتوانێ کە هەر کەسێک ئەم گیایە بخوات تەندروستی زۆر پارێزراوە بێت چەندها نەخۆشی پارێزراوە بۆیە منیش ئەوم بە هەندێک زانی کە چەنگەڵایەکی ئەو لە بازار ئەفرۆشێ لە بڵین لە بازاری پێنجوێنە لە هیچ شوێنێکیانم بینیوە لە سلێمانی چەندها گەڕاوم بەشەی وشکراوە هەیە جنابی پرۆفیسۆری هەر بە تا ئەم دقەی بەشەی وشکراوە نییە بەڵام من خۆم هەمە من خۆم دیاکە کاتێکە لە پێنجوێنەوە بڵێن بە کیلۆ ڕیمان هێنامەوە سلێمانی بە شێوەیەکی پزیشکی و تاقیگەیی بە شێوەیەکی جوان وشکمان کردوتەوانی ئێستا گیاکە لای من بە شێوەی پاودەر هەیە ناڵم وەکو دوایی ڕوونەکەمەوە کاوڵاتیان چۆن بتوان بەکاری بێنن بەڵام بە شێوەیەکی تەڕ کاتێکە وەکو تۆڵەکە لێندێت بۆ نمونە ئەوەی ئاوتیەکەی کە بکڵێت ئاوکەی نەک دوای بڕێژکە لەگەڵ ئەوەیانیم کە تۆڵەکە بۆ نمونیان جاران یان سڵق ئەی کوڵێن ئێڕێژن ئەجا سووریەکانەوە پێویست بۆ ناکە ئاوکەی بەڕێژی ئەوەی ئاوتیەکە کە پێی بڵێت دوایی تر بەڕۆنێکی تەندروست ئەگەر بتوانانی پیازی لەگەڵ سوورکەی توانێ هەندێک کەس حەزەکە هێلکی لەگەڵ سوورکاتوانێت تۆ کۆتو سەر ڕغبەتی خۆیان دوای توانن ئەم گیایی تێکەن لەگەڵ یا سووری کەنەوانی و وەکو تۆڵەکە پێشکەش بکرێت بەڵام ئەگەر بێت و هەڵی گری چکە بۆ منە ئێستا چۆن کنێر لە وەرزی بەهارە هەیە بەڵام هەڵیەگرن لە زستانە بەکاری هێننەوە ئەمەش ئەتوانێت زرد بکرێت چکە خۆیەکی ناڵم گوایە کە بەرگە ئەگرێ گەڵاکانی زۆر سەختن ئەتر بۆیە ئەتوانێت زرد بکرێت بۆ ماوەیەکی کەم ئێستا لەوچی خەڵک بڵێ شتی بەست و خراپە ئێمە ناڵن شتی بەست و بخۆ بەڵام ئەمە گیایەکی زۆر ئاڵتونیە بمان و نەمانەوێت ئێستا لە بازار مریشکی بەستوو هەیە گۆشتی بەستوو هەیە ئەمەش ئەتوانی بۆ ماوەی دوو سێ مانگ بۆ نە لە 15 ئەگە هەڵیگری لە مانگی 11 لە ماوەی 3-4 مانگا بتوانی بەکاری بێنی بیخۆیت بەشی گیاکەش من بەشی وشکرا و هەموو کوچا بەکاری هێنم خۆم چۆن ئێستا بڵێن چای گوڵە بەیبوون هەیە چای زەنجەفیل هەیە چای لیمۆ هەیە چای نعنا هەیە ئەمەش ئەتوانن وەکو چا دەیبنێن یاخود لەگەڵ ماستێکی کەم چەوری کەوشکێکی چاپ بکەین بەسەر یا تێکڵاویکەین ڕەنگی سەوزی کاڵی زۆر جوان دەرەچێ ئەتوانی بیخۆیت و شێوەیەکی تەندروستی هەیە و وەڵی جا ئەوە لەسەر تەلەڤیزیۆنین و ئیحراج دەکەم و تۆزێکمەوێ لەو پاودەرە ئیتری الله کرد ئەوە نەدەیامێ بەس هەر ئەمەوێت زۆر خۆش بەس کەسی تر داوای نەکا بینێرا هە کەسێکتان جنابی پرۆفیسۆری بینی بڵێ تۆزێکم بەرێنەوە بانگی 56 هاتوان بیکەن ئەوتوان بیکڕن و بیکەن بە پاودەر ئەو کاتە لە ساڵی داهاتووشە ئەوە بالە ئێستا شۆڕێکەوین ساڵی داهاتوو ئینشاءالله کە گەڵاکە دەرچوو ئەوە عزت کێشاگەدارم کەرەوە بێ کۆچین لە پێنجوێن نوێژ بەردامیش دەکەین چاو خۆش هەستەرانێکی شەکەین برادەران سلایدی دوایەوەمان بنێ بۆی کە لەگەڵ بابەتەکانە بڕۆین
لە سلایدی دوایمە باس لەو بەهارەتە ئەکرێت کە جیای کاشمان ناوە زانستەکەوێ بە هێراکرم لە زبیتالم سەر بەم خێزانە لە ڕۆکە کە پێ ئەپیلاسی باشەوە کە بابەتێکی زۆر زانستیە. چوار ساڵ لەگەڵ خوێندکارێکی دکتۆران بە ناوی دکتۆر ئیناس سەبا حەسەن کە دەرمانسازە لە کۆلێجی دەرمانسازیە خوێندکاری دکتۆرای من بوو توانیمە لە ماوەی 4 ساڵە ینی بە چڕ و پڕی و ڕۆژانە ئیشێکی زۆر ورد و دروش لەسەر ئەم گیایە بکەین اینجا گەشتێتەوەیەوە بتوانین تێزێکی دکتۆرا بە پلەی نایاب بەڵێ وەربگرێت و بڵاوکردنەوەکەی لەکوێ بشمان لۆگۆڤاری ناشر پرۆدەکت کۆمیونیکیشن کە سەر بە ناوەندی بڵاوکراوی سەیجا ماشەڵڵا بەڵێ لە وڵاتی ئەمریکا ناوەندی بڵاوکراوی سەر بە وڵاتی ئەمریکایە خاوەنی یەکەی کاریگەری 1.5 توانی بڕوانامەی دکتۆراکەی بە شێوێکی سەرکەوتوان و بە پلەی نایە وەربگرێت خۆشتان ساغ بێت. لێرە باستان لەوە کردووە کە تۆ و گەڵاکە لە زۆربەی ناوچەی جیهان وەک بەهارات بەکارەهێنرێت کە بۆ زیادکردنی تام و بۆنە بۆ خواردنەکە خۆی بۆندارە یعنی بە بڵێن ئێستا لە کاتی خۆیە من بیرمەکە لە خزمەت پرۆفیسۆری دکتۆر دارا محەممەد جەمیلا بووم مەبزانام هەرشی ناسیت ئەو باسی لەوە کرد کە کاتی خۆی بە ئاڵەت وتراوە ئاڵتونی ڕەش و هەستەکەمەژی ترێبێ بە ئاڵتونی سەوس هەروایە کاریگەری پزیشکی فراوانی هەیە دژە هەوکردنە واتە بەستەنها بۆ دژە شێرپەنجە نییە نەخێر دژە هەوکردنیش ئەنتیفلەمەتەریە بەڵێ کاتە ڕێگا ئەگرێت لە فراوانبوونی ملوول لە خوێنەکان کە هەموو هەوکردنێک سەرەتاکەی بۆ دەستپێکە لە خوێنەکان فراوانە بن و ئاوسێت ئەو شوێنە دژە میکرۆبە کەواتە ئەکرێت ڕێڕەوی هەرسیش پاک بکاتەوە فەرمووتە دژە ژەهراوی بوون و دژە ئۆکسێنەرە مادام دژە ژەهراوی بوون بێت کەواتە ئەکرێت لەو ژەهرانەش کە مرۆڤ ڕۆژان لە ڕێگەی هەوا لە ڕێگەی خواردنەوەری بگرێت کلانە فری ڕادیکاڵە مادە ئۆکسێنەرەکان کە لە شێما ڕۆژانە دروستە بێت لە ئەنجام میتابۆلیزمی ئەو شتانی کە ئەی خوێنی خود بەکاری هێنین ئەمە ئەتوانێت ڕێگریان لێ بکات و لە ناویان بێت و هەروەها فەرموشتە دژە ئۆکسێنەرە کەواتە دژە شێرپەنجەیەشی باشیشە. برادەران سلایدی دوایەوەمان بنێت بۆ ئەوەی کە لەگەڵ بابەتەکە لە خزمەت جەنابی پرۆفیسۆرە بەردەوام بین. فەرمووتە چەندین بەکارهێنانی پزیشکی گرنگی هەیە کە لە توێژینەوەکانی ئەم دوایە ئاماژەت پێدایەوە یەکەم گروپن کە کارەکەن یەکەم گروپی لە هەرێمی کوردستانە کە لەسەر ئەم گیایە کارمان پێشتر لە چۆ کاری لەسەر کراوە پێشتر لە ڕۆژهەڵاتی ئێران کاری لەسەر کراوە هەگوڵەکە لای ئەوانیش لای ئێمە پێوتری کاشما لای ئەوان پێوتری گوڵپەری بەرفی یاخود پێوتری کەرسوم چەند توێژینەوەیکی زانستی هەیە لەوێ شەکە بەکاری هێناوە خۆشم پلانم هەیە یعنی ئەگەر خوا بیکا بە قسمەت لە داهاتوە خوێندکاری ماستەر یاخود دکتۆرا وەربگرم بتوانم بە شەکانی تری توێژینەکە تەواوکەم بۆ نمونە بەکاری بێنم وەکو دژە نەخۆشی شەکرا یعنی وەکو بەکارهێنانێک وەکو چارەسەری شەکر بەڵێ یاخود بۆ فشاری خوێن بەکاری بێنم بەڵام گوڵی کاشمایە یەک شت گرنگە کە باسی بکەم بۆ هاوڵاتیان ئێمە پێ توێژینەوەی کە کردومان چکە توێژینەوەیەکمان کردو وەکو دژە ژەهراوی بوون بەڵێ لە عینەن کاتە ئەم گیایە ئەگەر بێت و زیادەڕەوی تیا بکرێت لە لەشی مرۆڤ ژەهراوی بوون دروستەکات لێرەیە بۆستین بۆ ئەوەی کە بۆ بەشەکانی تر ئەوە عەزت کێشی بۆم شەرافکەی خۆی دژە ژەهرە بەڵام زیادە ڕەویکردنەکەی ژەهرە باشە گەڵاکەی وەک بەهارات بەکارهێنرێ بۆ تاموبۆنە پێگاتی کیمیای گرنگی هەیە کە فەرمووت وا چاوەڕوان دەکرێت وا لێ بینرێت کە گرنگ بێ بۆ شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە خات و دکتۆر کە فەرمووی گرنگ بێ بۆ شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بۆ ڕێگەگرتنە لە نەخۆشیەکە یاخود بۆ بەڕێزانی کە دەزیشانکراوی نەخۆشیەکەن زووتر چاک بنەوە سەر هەڵنایاتەوە تەیە بۆ کامیانە لە ڕاستی ئێمە هەموو جارێکە باسی ئەوەکەین کاڵێن گیایەک هەیە یاخود ڕۆکێک هەیە یاخود پێکاتەیەکی سروشتی هەیە بۆ شێرپەنجە باشتر وایە لە پێش ئەوەی کە ئەو کەسە دەستنیشان بکرێ بە نەخۆشیەکە واتە بۆ ڕێگریکردنە نەک بۆ چارەسەرکردن ئێمە هەموومانزانانی کیمۆتێراپیا خۆ چارەسەری کیمیایی باشترین چارەسەر هەتا ئەم دقەیە هەموو زانایان هەموو پزیشکانی دنیا لەسەر ڕێکەوتن کە ئەوە چارەسەری تایبەتە چارەسەری تەواوکاریە بۆ نەخۆشی شێرپەنجە بەڵام پێشەوەی کە ئەو کەسە تووشی شێرپەنجەکە بێت یاخود بۆ نمونە سەرەکەی لە خێزانەکەی چەند کەسێکەیەتی ئەمیش گومانی لێ ئەکرێت چکە خۆتان زانین یەکی لەو کارەسەرەکەەکانی دروستبوونی شێرپەنجە جێنێتیکە واتە فامیلی هیستریان هەبێ بۆیە سەرەکەی ئەم گیایە ئەتوانێت ئەو کەسە پێش ئەوەی کەوا تووشی نەخۆشیەکە بێت ئەتوانێت ڕۆژانە بەکاری بێنێ بەڵام لە کاتی توشبوونی نەخۆشیەکەشە من خۆم چەند کەسێکە بۆ یعنی ئێستا لە قۆناغان کە کیمۆتێراپی وەرەگرن نەخۆشیەکەیان هەیە و دەستنیشان کران و چارەسەر وەرەگرن بەڵام من ئاماژەم پێ کردوون و پێم وتون ڕکۆمەندێشنم کردوون کە ئەم گیایە بەکار بهێنن وەکو چا ڕۆژانە بیخۆن و هەستەکەن یعنی لەگەڵ یا گونجاوی هیچ تەسیر ناکاتە تەنانەت پرسیان بە دکتۆرەکانی خۆشیان گرتویان ئاساییە وەکو گیای هەردەم بێ بۆ سەر هەڵنەدانەوەی نەخۆشیەکە بەڵێ باشە لەوەیە یعنی من ئەو توێژینەیەم نەکردو جارێ
ئەمە کار ئاسانی کە ڕێک بێت بۆ لەشی ئەو کەسەکە مەناعی برسکاتەوانێ یاخود وا لەو وەکو چۆن لێ ها ئەجوڤنتمان هەیە یاخود بوسترمان هەیە ئەمە کات بەڵێ پاڵنەرێک بۆی بۆ کیمۆتراپیەکە ئیشی خۆی باشتر و چاکتر و خێراتریش بکات. ئەچینە سەر ئامانجەکانی توێژینەوەکە جا لە ئامانجەکانی توێژینەوەکە پێشەوەی دەستم بابەتە بکەین بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر دارا محەممەد جەمیلم دوان دەربارەی گیا بۆندارەکان و میوە ڕەنگە و ڕەنگەکان ئەو باس لەوا کات کە گیا بۆندارەکان لە جۆرەکانی بۆن نەعنا تەرخون ڕۆزمێری و میوە ڕنگدارەکان یاخود سەوزە ڕنگدارەکانی وەکو تور وەکو شیلک وەکو ڕاستپێری وەکو چاوەنەر ئەکرێ کاریگەری باشی دژە ئۆکسەنەریان هەبێ وەکو جەنابی پرۆفیسۆری شاماژەی پێدا کە دەکرێت ئۆکسان یەکەم هەنگاوی هەوکردن و شێرپەنجە بێ و باس لە ئەو منجەڵاناکات ئەو تاوە و ئەواناکات کە بۆ سوورکردنەوە بەکارهێنرێ. بینەری پرۆفیسۆری یاریدەر دکتۆر دارا محەممەد جەمیلە بین و ئەگەڕێنە لە خزمەتانە جەنابی پرۆفیسۆر یاریدەر دکتۆر هێشوو باس لە ئامانجەکان و دەرەنجامەکانی توێژینەوەکەکە لەگەڵمان من. چی باشە بۆ ئەوی کە خەڵک زیاتر بیخوا و لەمە دوورکەوێتەوە؟ تێگڕای ئەو سەوزە و میوانەی کە ڕەنگارن، تێگڕای ئەو سەوزە و میوانەی کە بۆندارن. ئێتە کە ئەڵێن بۆندار تێگڕای بڵین جیا بۆندارەکان ئەگرێتەوە وەکو نەعنا و ڕۆزماری و جاترە و سەیج و هەموو ئەمانە و میوە ڕەنگارەکانیش وەکو شات و گێلاس و تودڕک و هەروەها گێزەر و تێگڕای میوە ینی تێگرای ڕەنگی سروشتی میوەکان ئەگرێتەوە. لەبەرەوە خاڵێکی تر هەیە بڕاستی لەبەرەوە ئێمە چەندێک ناڵم زیادە خۆری بەڵام چەندێک میوە و سەوزەی ڕەنگار بخۆین زۆر گرنگە ئەمانە پیان ئەوترێ کیمۆپریڤێنتتف یاخود ئەو مادە کیمیاویانی کە ڕێگرن لە دروستبوونی سەرەتان کاتێک کە ئینسان تووشی سەرەتانەکە ئەبێت یەن کیمۆثیرەپی ئەدەنێ یاخود عیلاجی کیمیاوی ئەدەنێ. لەبەر ئەوە سەلیقەی گشتی وامان پێ ئەڵێ کە ئێمە پێویستە پێش ئەوەی کە توژبین خۆمان بپارێزین بۆی ئەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەر لە ڕێی چیەوە لە ڕێگەی خواردنی دروستەوە و خۆلادان لە خواردن ناتەن دروستەکان. خۆلادان یعنی چی؟ یعنی ڕۆن زۆر سوور نەکەینەوە یا کە جارێک سوورمان کردەوە لەو زیاتر بەکاری نهێنین یاخود گۆشتی زۆر برژا و زۆر سوتا و نەخۆین یاخود خۆمان دوورخێنەوە لە بەکارهێنانی خواردنە پرۆسەسکراوەکان بە تایبەتی ئەوانی کە ڕۆناوین. بێگومان ئەم ڕۆنی کە ئێمە بەکارهێنین هەندێک جار ماوادی حافظی تێکرێت ئەو مادە حافظانی کە ئەتوانێت ئەلکترۆنێک ببەخشێت بەو فری ڕادیکاڵی کە لە ڕۆنەکە دروستە بێت. ڕۆنەکە چۆن فری ڕادیکاڵی تا دروستە بێت؟ بە شێوەیەکی سروشتی ئەو دەفری کە تێکرێت پلاستیکە. ئەگەر پلاستیکەکە ڕوون بێ ینی معڕەزە بۆ ئەو تیشکەی کە بەریەکەوێ تیشک خۆی وزەیە و کافیە بۆ ئەوی کە ئەم فری ڕادیکاڵە دروستکە و هەروەها کاتێک کە ئەیکەیتەوە بەر ئۆکسجینەکەوێ ئۆکسجینش ئەتوانی ئەم فری ڕادیکاڵی پێ دروستکە و لە کاتی سوورکردنەوە لێنانیشە گەرمی ئەیەتێ گەرمیەکەش دیسان سەرچاوەیەکە بۆ ئەوە. خۆ ئەگەر هاتوو ئەم زەیتە بۆ نمونە لە ناو دەفرێکی مسا دروست بکرێت یا لە ناو دەفرێکی ئاسنا دروست بکرێت دیسانەوە مس و ئاسنەکە خۆیان سەرچاوەیەکن بۆ دروستبوونی ئەم فری ڕادیکاڵانە. هەر لەبەر ئەوەیە کە لە دوای حربی عالەمی دوو هەموو دوای ئەتوانین بڵی ساڵی 50کان و 60کان بە هیچ شێوەیەک خەزانی ڕۆنەکان لە مەغزەنی مز وەکو جاران هەڵناگیرێ لەبەر ئەوەی زانیان کەوا مس و ئاسن و ئەوەی کە پێ ئەوتە میتاڵە قورسەکان یەکێکن لەو سەرچاوانی کە ئەم فری ڕادیکاڵان دروست دەکەن. هاتینەوە خزمەتان لەم بەرنامە تایبەت و پڕزانیاریە لەگەڵ پرۆفیسۆری یاریدە دکتۆر هێشوو سلێمان کە ماوەی زیاتر لە 4 ساڵە سەرپەرشتی خوێندکارێکی دکتۆرای کردووە و توێژینەوەیەکیان ئەنجام داوە دەربارەی جایەکە بە جای کاشمان ئاسراوە لە وڵاتی ئێمە و وەک ئاماژەی پێدا لە کوێستانەکانی پێنجۆنە ئەڕوێن و جایەکی تەواو خۆڕسکە و هیچ دەستێکی مرۆڤی تێدانە. ئەوەی کە سەرنجڕاکێشە لە توێژینەوەکە دەرکەوتۆ کە ئەم جایە کاریگەری دژە هەوکردن دژە میکرۆب و لەوانەیە کاریگەری دژە بەکتریا و دژە کەڕوشی هەبێت و هیوا بەخشە بۆی کە ڕێگە بگرێت لە تووشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە. من هێواشەوەش تەواوی ستۆدیۆ و تەواوی بابەتەکە بۆ جەنابی پرۆفیسۆر بەجێڵم بۆی کە توێژینەوەکە خۆی شەرحی بکە. جەنابی پرۆفیسۆر ئێوە باستان لەوە کرد کە لە پێنجوێنە هەیە و لە هەڵسەنگاندنی حاڵەتی ژەهراویبوون لە مشکەکانە کە فەرمووت ئەگەر کەم بەکاربێنێت دژە ژەهرە ئەگەر زیاد بەکاربێنرێ ژەهرە خۆی کەەوە ئازر کێشی باسی بکەی و لەبەرەوەی کە دژە ئۆکسێنەرە دژە شێرپەنجێ. برادران سلایدی دوایەوە خاتو دکتۆر هێشوو باسێکا و خۆی داوای گۆڕین سلایدتە لەکە فەرموو خاتو دکتۆر. ئێمە ئامێری جیسیماس
خۆخۆت ئامێری جیسیماسمان بەکارێناوە تاقیگەکانی کۆلێجی کشتتوکڵی زانکۆی بەسرا لەبەرەوەی ئەو ئامێرانی لای خۆمان هەیە لە ڕاستیە ناتوانم بڵێم زۆر ورد و دقیقە یاخود ئەو کەسانی کە بەکاری هێنێ ڕەنگە زانێرێکی تەواویان نەبێ ئەمە لای پرۆفیسۆرێکی بەڕێزە زانکۆی بەسرا توانیمان دەرەنجامی جیسیماسەکە وەربگرین و بۆمان دەرکەوت کە ئەم گیای کاشمایە چل پێکهاتی کیمیایی زۆر باشی تایە کە لە زمنیانە ڤیتامین ئیە ڤیتامین ئی ڤیتامین دی ڤیتامین بی ئەمە ئەو پێکاتانن بێجگەلەوەی کە ژمارێکی زۆری تری فایتۆکیمیکەڵ و تریپینۆید و ئەلکلۆید و ژمارێکی پێکاتی زۆر باشی بەسوودی تایە کە ڕۆژانە ئێمە لە ژیانمانە پێویستمان پێیانە بۆ ئەوەی کەوا بە شێوەیەکی تەندروست بژین. ئەوە چل ماشەڵڵا زیاتر لە چل مادی کیمیایی تایە زیاتر لە چل مادی کیمیایی تایە بەڵام ئەو چلیان زۆر بەبایەخ و زۆر بەگرنگن. بەڵێ ئەگەر عەزێت نییە بچێتە سەر سلایدێکی دوایەوە خەریشین. ئەمە شەردی سانتاڵ بەڵێ ئەمە بۆچی ئەم سلایدانە بۆ شێوەی دەرکەوێت لەبەروی ئێمە دوو پێکهاتەمان بەکارهێناوە دوو سۆڵڤێنت واتە دوو توێنەرمان بەکارهێناوە یەکێکیان ئیثال ئەسیتەیتە یەکێکیان میتانۆڵە بۆی مقارنەیەکەین بزان کامیان باشترە بۆی کە بتوانین پێکاتە زیندەکانی ناو ئەم گایە دەربێنین بۆیە تەیبڵەکان یاخود خشتەکان بە چواردانم دەرکەوێت چکە لە نیوەی قەتعمان کردو ئێم ئیثال ئەسیتەیتمان بەکارهێناوە و میتانۆنیشمان بەکارهێناوە لە ئەنجامی توێژینەوەکەی بۆمان دەرکەوت کە پێکهاتەکانی بەهۆی میتانۆڵەوە ئەتوانین جای بکەینەوە لە گیاکە زۆر باشترن و پێکاتی زیاتری تایە و چالاکتری تایە لە چاو ئیثایل ئەسیتەیتە. ئەمانەی ترچێ خاتو دکتۆر. بەڵێ ئەمە ئەو توێژینەوەی کە کردومان لەسەر کێشی ئاژەڵەکان کاتێک ئەم گیایەمان ناوەتێ سیرێکین ئەم گیایە هیچ ڕێگر نییە کەرەوەی کە ئاژەڵەکە کێشی زیاد بکات چونکە ڕەنگە هەندێک مادە یەکێک لە نیشانەکانی ژەهراوی بوون ئەوەیەکەوە ئەو ئاژەڵە یاخود ئەو مرۆڤە کاتێک کە دەرمانی کە خوا ئەگەر بێت و بزانین کە ئەمە ئەبێت هۆی ژەهراوی بوونی کێشی داوەزێ بە ڕێژەیەکی زۆر کێشی داوەزێ بەڵام خۆشبەختانە لە کاتی بەکارهێنانی ئەم گیایە بە شێوەیەکی کەم لەگەڵ شێوەیەکی مامناوەند سەرێکن کێشی ئاژەڵەکان زیادی کردووە لە کۆتاییە ئەم 30 گرام زیایی کردووە ئەم 33 گرام زیایی کردووە ئەمە 46 بەڵام عفو ئەمیان بڵێن خۆی نۆرمەڵە وەری نەگرتووە ئەمیان بە شێوەیەکی کەم وەری کردووە بە شێوەیەکی مامناوەند بەڵام بەداخەوە کاتێک کە زیادەڕەویمان کردووە نووسیمان نەت ئەڤیلەبڵ سەرێکین ئاژەڵەکە مردووە بۆتە هۆی ژەهراوی بوونی ئاژەڵەکە و هیچ داتایەکمان دەست نەکەوتە بۆی لێ نووسیمانە نەت ئەڤیلەبڵ ئەمە لە دەی زیرۆیە پێش بەکارهێنانی گیاکە لە دەی حوتەمیش توانیمانە وەزنی بکەین و بەڵام چۆنڵی ئاژەڵەکە یعنی هێشتا باش بوو دوای هەفتەیەک بەڵام دوای دوو هەفتە تەواو دوای دوو هەفتە ئەمرێت لە دەرەنجامی ژەهراوی بوونەوە. بەڵێ ئەمە لێرە ومان دەرەکەوێت کە هیچ گایەک بەبێ ئەوەی کەوە یەکێکی پسپۆر یەکێکی شارەزا ئەگەر بێت و سەرپەرشتی نەکات یاخود بە تایبەتی هاوڵاتیان بەبێ ئەوەی کە پرس بە دکتۆر بکەن پرس بە کەسێکی شارەزا بکەن نابێ بەکاری بێنن یعنی تەنها ئەم شتە تەنانەت ڕاست نییە بۆ کاشمایسە بۆ منە سیریشمان هەیە بۆ ماگە بێت و ئێمە سی دەنکێک دوو دەنگ زیاتر خۆین سێرێکی هەست بە دڵەکزەیەکەی هەستەکەی وەزع تێکەچێ مەعیدە و تێکەچێ يعني بۆمانی ئێمە کەس ناتوانانی کیلۆی سیر بخوات یا خۆ زەنجەفیل کیلۆیە بخوات يعني سەرگی وەزع پێتێکەجێ بەڵام هەندێک شتێکە هەیە بۆ منە شووتی بۆ منە خەیار ئەتان کیلۆیەکیش بخۆم زۆر ئاساییە و هیچ زەرێکم لێ نایە بۆی ئەمیشی کێکە لەو گیانەی کە ناتوانم زیادە ڕەوی تیا بکەم لە پێی توێژینەوەکی ئێمە سلمانومانە لە دوای هەفتەیەک لە بەکارهێنانی بە شێوەیەکی زیادە ڕەوی بۆتە هۆی لە ناوچوون و مردنی ئاژەڵەکان کاوابێت لە مرۆڤە ئێستا ئەوەی کە ئەو پاودەرێک کە قەرارە ئینشەڵا لێ وەرگرم لە ڕۆژێکە ئەگەر کەوچکە چایەک بەکاربێنیت بەڵێ لە ڕۆژێکە کەوچکە چایەک زۆر سەلامەتە و لە گرامێک زیاتر نەبێت زەنجەفیلی شەروایە سیری شەروایە لە ڕۆژێکە نابێت لە گرامێک بۆ کەسێکە کێشی 7 کیلۆ بێت بەڵێ طبعا کێشی زیاتر بێت توانێت زیاتر بەڵێ ئەتوانێت بۆ نمونە گرامێک و نیو گرامێک و بەڵێ والله سواسە دەکەم یعنی ئەوە ڕێک بوومەتەوە لەگەڵ ڕێزمە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بژیت بە شێوەیەکی گشتی خەڵکەکە وا تێگەشتووە کە شتێک حتا تەنان لە دەرمانیشە یعنی دکتۆر کە بۆی نووسێ لە 8 ساعت جارێکە بەکاری بێنێ ئەو 4 ساعت جارێ ئەو وا تێگەشتۆ کە زووتر چاکێک کاتە بەڵام خۆی وانە کاریگەری گلاوێکی زۆری هەیە کە زیاتی چاکی کاتە و سەرێکی کێشێکی تدری تەندروستی بۆ دروستەکات کە لە ڕەنگە ئەم کێشە تەندروستی بۆی دروست بووە چارەسەرکردنەکەی زۆر زەحمەتتر بێت لەو نەخۆشیێکە لە بنەرەڵ تا خۆی هەیەی پێی دەستنیشان کراوە بۆیە لەم گیایەشە لەم گیایەشە مژگایەکە ڕاستە گیایەکی زۆر باشە لە عینەن کاتە زیادە ڕەویکردن تایە ئەبێتە هۆی مەترسی و ئەو کاتێک کە پیا بۆیەوە بە شێوەی سەوزی کە ئاکردرێ خەڵک ئەیخوا مەسەلەن چەندێک زیاتر لێنە لە هەفتەیەکە بەڵێ لە هەفتەیەکە دوو جار زۆر باشە بەڵێ بۆ منەک ئێمە وەکو پێشتریش باس مرۆکو تۆڵەکە لێن دێت ئەو پەڕی ئەگەر لە خێزانێکە بڵین دایکەکە ئەگەر 2 کیلۆش لێ بنێ بۆ نمونە 2 کیلۆ لێ بنێت شتێکی تێکڵاوەکات ئاوی تێکا بۆ نمونە سەیرەکەی شتێکی تێکات لەوە چێت لە خێزانەکە هەرێکی 150 بۆ 200 گرامی بەرکەوێت لە هەفتەکەی ئاکاتە 400 گرام بە شێوەی تەڕ ئەوی بەکارمان هێناوە بە شێوەیەکی جیاوازتر بەکارمان هێناوە ئەم بە شێوەی تەڕ بەکارمان نەهێناوە ئێمە وەکوتم ئێمە مادە خامەکەی خۆت پێکاتە
سەرەکیەکەیمان بەکارهێناوە بۆیە بۆ شێوە کاریگەری لاوەکی هەبووە بەڵام گیاکە بە شێوەیەکی گشتیکە بەکاربێنرێ ڕەنگە ئەو زیانە لاوەکی نەبێت. بەڵێ باش لە سلایدی دوای ئەوەیە لە توێژینەوەکەیە بزانین توێژەرەوەکان لەمە بە دوای چیاگەڕاون دکتۆر چکۆی کەم دێم خڕۆکە سوورەکان و خڕۆکە سپیەکان و وردەکارەکانی ئەوانێت چیتان بۆ دەرکەوت لە کاریگەریەکان؟ بەڵێ لە کاریگەریەکان بۆمان دەرکەوتەوە کە ئەم گیایە هیچ زیانێکی لاوەکی نییە لەسەر خڕۆکە سوورەکان خڕۆکە سپیەکان ڕێژەی هیمۆگلۆبین ڕێژەی خەپلەکانی خوێن لیمفۆسایت تاکەخانە لیمفەخانە بە هیچ شێوەیەک هیچ کاریگەریەکی لاوەکی نییە و نابێت هۆی کەمکردنی یاخۆ زیادکردنی ئەم خانانە چکەیەکی درەوە کووتمانە نیشانەکانی ژەهراوی بوون ئەوەیەکەوە خانەکانی خوێن کەمەکات بۆ نمونە خڕۆکە سپیەکان کە کەمەکات واتە ئەو کەسە بەگری لەشی کەمی کردووە یاخود کاتێکە خڕۆکی سوور کەمەکات هیمۆگلۆبین کەمەکە نیشانەی بۆ ئەو کەسە کە تووشی کەم خوێنی ئەبێت بەڵام ئەمە هیچ کاریگەرێکی لاوەکی نەبوو و هیچ نەبوو دەهۆی کەمکردنەوەی ئەگەر بە ڕێژەی معقول بەکاربێت. بەڵێ بەکارمانێنا بە شێوەیەکی زۆر هیچ نەتیجەمان دەست نەگەوت بەڵێ کوشتی و نەگەشتنەوەیکەوە فەحسەکانی بۆ دروستە. ئەوانەی کە ئەم پارامترانی ترکە هەتانە بە دوای کانزا گرنگەکان ئەگەڕاو سۆدیۆم و پۆتاسیۆم و کلۆراید و فۆسفەیت و ئیلا ئاخری تا کۆتاییەکەی کاریگەری ئەم گیا چی بوو لەسەر خوێنی ئەو ئاژەڵانەیە خود ئەو مشکانی کە توێژینەوەکەتانە سەر بەڵێ بەشێکی گشتی تەنها کاریگەری لەسەر کالیسیۆم هەبوو یەک تۆز کالیسیۆمی وەکو لێرێ دەرکەوتووە یەک تۆز کالیسیۆمی بەحاڵ ینی زۆر 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 بەحاڵ کەمی ئەکردوانێت کە ئەوەش کاریگەرێکی ئەوەندە نیە مەترسیداگە بۆ سەر دڵ و پاککەوتنی دڵ و تاکۆکۆت بەڵێ ئەوە کاریگەرێکی ئەوەنە زۆر نییە بەڵام وەکو ئەنزیمەکانی جگەر و ئەنزیمەکانی گوچیلە هیچ کاریگەرێکی لاوەکی هیچ کاریگەرێکی خراپی نەبووە. باش ئەمە کاریگەرەکانمان بینی لەسەر بە پێگاتەکانی خوێن لەسەر کانزا گرنگەکانی لەشی مرۆڤ لێرە سیرتان کردووە گۆڕانکاری بەسەر کێشی بەڵێ ئەمە دوایێک کە ئاژەڵەکانمان تووشی شێرپەنجەی کۆڵۆن کردووە ئەخۆتان بەڵێ خۆمان مادەمان هێناوە ئەزۆزای میثێنمان بەکارهێناوە و ئاژەڵەکانمان تووشی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە کردووە دوای ئەوە گیاکەمان ناوەتێ و ئەنجا متابعی چیمان کردو متابعی کێشیمان کردو ئایا بزانی بە شێرپەنجەکەەوە دوای کە علاجەکە وەرەگرێ کێشی بەرەو زیادبوون ڕوا خود کێشی بەرەو کەمبوون ڕوا بەڵام ئەمە بڵین مینەکەمان وەرگتووە سیرەکەین لە ئێمە توان لێرەیە بۆ چارەسەر چکە ئەمیان چارەسەرە ئەوی کەم تاقیکردنەوە بوو لێرەیە دۆزی زۆر کەممان بەکارهێناوە دەبێ ماکزیمەم بڵێن 1000 گرام 1000 میلیگرام پێرکەجیمان بەکارهێناوە کواتە گرامێک لە کیلۆیەکە لێرە نەخێر لێرە 360 بەکارهێناوە بۆی سێرەکەین لێرە کە دۆزێکی زۆریشمان بەکارهێناوە بەڵام مقارنتن بەوە کار کەمە سێرەکەین هیچ ڕێژەیەکی مردوومان نییە کاتێکە بە شێوەیەکی ڕێکوپێک بەکارمان هێناوە و کێشی ئاژەڵەکانیش زیادی کردووە لەگەڵەوەی کە شێرپەنجەیان هەیە چکە ئاژەڵ ئەوە ئێمە کە بەکارێنین تەمەنیان 6 هەفتەیە یعنی ئەوان لە قۆناغێکی گەشەیان یعنی بۆ نمونە ئێسێکێکی وەکو من کە تەمەنم 47 ساڵەسێک لە قۆناغی گەشەیان نیم ئاسای ئەگە وەزن زیانەکە بەڵام مناڵێک ئەمری ساڵێکە لە قۆناغی گەشەیە ئەبێ مانگڵمان ئاژەڵەکان ئێمەش کە بەکارمان هێناوە تەمەنیان 6 هەفتەیە بۆیە لە قۆناغی گەشەن ئێمە کە تووشی شێرپەنجەشمان کردوون و کە گیاکەشمان ناونەتێ سیرەکەن هەر گەشەکەیان بەردەوامن و لە گەشە نەوەستان و کاریگەری هیچ خراپێکی نەبووە لەسەر گەشەکردن. ئەمەش دیسانەوە کاریگەری دەرمانەکە لەو جرجانێک کە خۆتان تووشی شێرپەنجەتان کردوون و گیاکەتان ناونەتێ کاریگەری بڵێن ئەگەر پوختی بکەینەوە عزت کێشی چکازان ماشەڵڵا لێ بتوانین 4 ساڵە سەرمەوە 4 ساڵ ئیژەکەی جەنابەت ئێمە مەمنونین لەسەر پێگاتەکانی خوێن چی بوو لەو مشکانی کە شێرپەنجەی کۆڵۆنیان هەبوو؟ بەڵێ ئێمە ئەو گروپانی کە چارەسەرمان ناونەتێ مقارنەمان کردووە بەراوردمان کردووە لەگەڵ ئەو گروپەی کە تەنها تووشی شێرپەنجەکەمان کردو هیچ چارەسەرێکمان نایەوەتێ بۆ سەرێکین ئەو گروپانی کە چارەسەرکەیان وەرگرتووە لە چا ئەو گروپێک هیچ چارەسەریان وەرنەگرتووە هەموو فاسەکان و هەموو تێستەکانی خوێنیان زۆر زۆر بەرە باش بوون چکە خۆ دەزانێت کە تووشی ئەو سیسیەکە کە نووسراوە کانسەر کۆنتڕۆڵ هەموو پارامتەرەکانی هەموو تێستەکان هەموو فاسەکانی خوێنی بە تەواوەتی تێکچووە بە تەواوەتی تێکچووە مناعی زۆر زۆر دابەزیوە خوێنی زۆر زۆر کەم بۆتەوانێ خەپلەکانی خوێنی زۆر زۆر کەم بۆتەوانێ بەڵام مقارنتان بەوەی کەوا ئێمە دەستمان کردو بە علاج ئەوەی کە بڵین علاجی کەممان ناوەتێ زۆر و ناوەندیشمان ناوەتێ سەرەکەی کاریگەرێکی زۆر 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 باش بەڵێ زۆر 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 هیوا بەخش بوو سەرەکی خڕۆکی سپیەکانی زیای کردووە خڕۆکی سوورەکانی زیای کردووە خەپلەکانی خوێنی بە هیچ شێوەیە کاریگەری لاوەکی نەبوو. ئەمەش دیسانەوە کاریگەرەکانێتی لەسەر ئەنجمەکانی جگەر و گورچیلە ئەنجمەکانی جگەر و گورچیلەش بە هەمان شێوە بەرەوباشبوون ڕۆیشتن هیوا بەخش بوون دوای کە تووشی نەخۆشیەکەمان کردوون تێکچووە بەڵام دوای کە دەستمان کردەوە بە چارەسەر سیرەکەین هەمووی بەرەوباشبوون و بەرەو چاکبوون و شۆ کە بگاتە ئاستێکی نۆرمال. باشە
کاریگەرەکان لەسەر خێەکانی ناولەشی مرۆڤ کە سۆدیۆم و پۆتاسیۆم و کلۆرایت تاکۆتە ئەمەش دیسانەوە بە هەمان شێوە هەمووی بەرەو باش بوون ڕۆشتوانێت چکە لە کاتی شێرپەنجەکەی هەمووی بە تەواوەتی تێکچووە و سێرەکەی ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە. ئەمە توانای بەخشینی دژە ئۆکسێنەرە لە ناو ئەمە بە تەواوەتی هیوا بەخشە ئەتوانم بڵێم ئەمە کە بە تەواوی تەواوەتی هیوامانایەتێ ئەم گروپیان کە تووشی نەخۆشی شێرپەنجە بووم لە بێ چارەسەرکردن سێرەکەی لە 23 و هاتۆتە سەر حەوت زۆر کەم بووە بەڵام خۆشبەختانە دوایەوە کە دۆزێکی کەمی وەرگرتووە لە حەوتەوە بۆ بە 13 دوایەوە بۆ بە 11 پاشان سێرەکی بووتەوە بە 12 یعنی 11 و 12 و 13 کە مقارنێکی لەگەڵ حەوتەکە دوو ئەوەندەی ئەوە ئەکا یعنی زۆر باش بوو ئەگەر بەردەوام بووینە چکە تەنها تەجربەکەمان بۆ ماوەی مانگێک کرد ئەگەر بەردەوام بووینە بۆ ماوەی 2 مانگ و 3 مانگ لە ڕەنگە وەکو کۆنتڕۆڵەکەی لێ بەهاتایە کە 23 تێگەم چێ فەرمووی کەواتە لە ڕووی دژە ئۆکسێنەر و لە ڕێگرتن لە هەوکردن و لە شێرپەنجە زۆر باش برادران ئەگەر سلایدەکانی تر ببینین چکە بۆی کە جەناوی پرۆفیسۆرەوەی تر لە کاتی نەگرین ئەمایان تشو P53 ئەمان باسی چێ خات و دکتۆر لە ڕاستی ئێمە لەسەر سێ جین ئیشمان کردووە ئەو جینانە کە هەندێکیان ئەو جینانن کە بنە هۆی زیاترکردنی چانسی توژبن بە نەخۆشی شێرپەنجە و هەندێکیشان ئەو جینانن کە ئەبنە هۆی سەرکوتکردنی نەخۆشی شێرپەنجە خۆشبەختانە چکە زۆر لەسەری ناڵم سلایدەکان زۆر خۆشبەختانە گیای کاشما بریتێ لەو گیایی کە بۆتە هۆی سەرکوتکردنی ئەو جینانی کە پێوتر ئۆنکۆجین کە هاندەرە بۆ دروستبوون و گەشەکردنی نەخۆشی شێرپەنجە لە هەمان کاتا خۆشبەختانە بۆتە هۆی زیاتر ئەکسپرێشنکردنی یاخۆ زیاتر دەرکردنی یاخۆ زیاتر ستیمولیشنکردنی ئەو جینانەی کە ئەبنە هۆی سەرکوتکردنی خانە شێرپەنجەیەکان کە باکسە ئەوانی کەش بڵین بیستی ئۆتۆمانەیەکە هاندەرە بۆ دروستبوونی نەخۆشی شێرپەنجە لە هەردوو لایەنەکە و ئیشی کردووە هەم ئەوانی سەرکوت کردووە کە بنە هۆی نەخۆشی شێرپەنجە لە هەمان کاتا ڕێژەی ئەوانی زیاد کردووە کە ئەبنە هۆی لەناوبردنی شێرپەنجە. سلایدی دوام منە برادران چکە بزانم جەناب پرۆفیسۆر باسی ئەوە هەمووی ئەوانەی بیستی ئۆتۆمانەیە زیادکردنی ڕێژەی شێرپەنجە باشە ئەگەر ئەزت پێشی وەکو پوختەیەک لە توێژینەوەکە ئەتەوێت چی بە بینەران بڵێیت دەربارەی جای کاشما کە فەرمووت بەرفی لە ئێران پێوتێ بەڵێ پێوترێ گوڵپەری بەرفی گوڵپەری بەرفی یاخود پێوتێ کارسوم گوڵپەری بەرفی بەڵێ گوڵپەری بەرفی یاخود پێوترێ کەرسوم داوا لە هاوڵاتیانەکەم هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک لەژێر چاودێری شارەزایەکی بواری پزیشکی یاخود شارەزایەکی بواری ڕۆژێنی کە من ئەزانم هەر جەنابەت دەسە شارەزای چونکە کەسی تر شارەزانی سپاسانەکەم بتوانن ئەم گیایە بە شێوەیەکی ڕێکوپێک و باش و منەظەم بەکاربێنن بەبێ ئەوەی کەوا زیادەڕەوی تیا بکەن وەکوتم بە سێ شێوەش بەکارهێنرێ شێوەیە یەکەمی کە وەکو تۆڵەکە لێ ئەندێ کاتێکە بە شێوەیەکی سەوز دەست بکەوێت لە عینەن کاتە ئەو شێوە سەوزەی کە دەستەکەوێت ئەتوانێت وەکو کنگەرزەر بکرێت و بخرێتە ناو بەفرگرەوە بۆ ماوەیەکی کەم نارم ڕەنگە خەڵک لێرە پرسیارمان لێ بکڵێن شتی بەست و خراپە نە ئێمە ماوەی 2 مانگ 3 مانگە چکە چەند شتمان هەیە هیچ ماوەیەکی حافزەی تێناکەی سەلاجەکە کارەباکەی لەسەر بەردەوام بێت نەگوژێتوانێ چەند جارێک نەی بەستێت و بیکەیتەوە بڵێ وڵا قەیناکە ئەمڕۆ نانم بخیتەوە فرێزەر سبێندەری بێنیتەوانێ یا خۆت بە شێوەیەکی وشکرا و هەڵی بگرن هەر کاتێ بیان و حەزیان لێبێ وەکو جۆرەکانی تری چا وەکو چای گوڵەبەی بوون چای نعنا چای گوڵە کوژەرات ئەتوان نۆک بە شێوەی چا بەڵام وەکوتم لە هەموو کاتێکە دووبارە ئەکەم وانێ زیادە ڕەویتیانەکەن تکایان لێ ئەەکەم لەبەرەوەی ئەم گیایە چەند سوود بەخشە لە کاتی زیادە ڕەویە ئەبێتە گیایەکی زەرمەند و زەرەر لە تەندروستی ئەو کەسانە ئەیات. پرۆفسۆر یاریدەر خاچ و دکتۆر هێش و سولەیمان سپاس کە لێرە ئامادە بووی ئینشەڵڵا خزمەت لە ئێمەوە کە نازناوی پرۆفسۆرەکە شەوەر کرد چەپشێ گوڵی جوان و هەدێکی جوانە بۆ هێنی شایانی زۆر لە وەزاتری یەخواخوا ئەمە درێژەکە و دەشە ساکات و هەر هەبی بۆ ئێمە سپاس من شوێت تەندروستی زۆر باش بۆ هەموو گەلی کوردستانە خوازم و هیوادارم کەمترین نەخۆشی و کەمترین شێرپەنجە لە مەودووە ڕکۆرد بکرێت و بە شێوەیەکی تەندروست بتوان بژین و ژیانی خۆیان ڕێک بخەنەوانێ ئەوەی کامێنێتەوە پاش سپاسگوزاری خوا کە خەڵکی وەکو بەڕێزەومان هەیە لە کوردستان و عێراقە قەدریان بزانین چکە ئەمانە ئەڵماسن ئەگەر قەدری نەزانین ئێمە لە شوێنی ترەوە زۆر بە ئاسانی دەکرێت لە وڵاتی ترا ئیش بکەن تکایە بە قەدر و قیمەتیان بزانین ئەڵقەی داهاتوویەوە خزمەتتان هەتاو کاتە ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەردەمە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرمون بەخواتان ئەسپێرم و شەو تاشات.